خۆشببختانەوە سوپاس بخوا لەم ساڵدا لە ساڵی 2025 تا ئێستا هیچ حاڵاتێکی توشببوون بە تاخێبەربوون تۆمار نەکراوە و هیچ حاڵاتێکی گومان لێکراوی شمان نییە بەتە دیارە نەخۆشی تاخێبەربوون نەخۆشیی ڤایرۆسیە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە و کارەکەی گەنەیەکە قڕنەیەکە لە ئاژەڵەوە کە ئەمەوا دەکات مرۆڤ توش بێت یاخود بە بڵێن ئەو ئاژەڵەی کە توشببووی ڤایرۆسی تاخێبەربوونە کاتێک کە ئاژەڵەکان قەسابەکان گۆشتەکە سەر ئەبڕۆن و مامەڵی لەگەڵەکەن بەبێ ئەوە هیچ دەستکێشیان لەدەستبێتن و جلوبەرگی خۆپارێژان لەدەستبێتن لەم حاڵەتەش کەسەکان تووشە بنواتە ئەمە زۆ گرنگە پێویستە ئەو کەسانی کە مامەڵە لەگەڵ ئاژەڵەکانەکەن زۆر بە وریاییەوە مامەڵی لەگەڵ بکەن جلوبەرگی خۆپارێزیان لەبەر بێتن و دەستکێشیشان لەدەست بێتن و تەنها قوربانیکردن لە کوشتارگەکان بێتن خاڵێکی زۆر گرنگ هەیە بەڕاستی من دەمێت لێرە ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە قوربانیکردن لەسەر شەقام و شوێنە گشتەکان و کۆڵانەکان بە هەموو شێوەیە قەدەغەیە پێویستە تەنها لەسەر بڕخانەکان بێت وە لە کوشتارگەکان بێت و تەواوی ڕێنمای تەندروستیەکانیش جێبەجێ بکرێت.